پندێکی کوردی هەیە دەڵێت گۆم تا قوڵ بێت مەلەی خۆشترە، بەڵام قوڵی ئەم گۆمە بووە هۆکارێک بۆ گیان لە دەستدانی سێ کەس لە یەک کاتدا کە هەر سێکیان ئەندامی یەک خانەوە دەبوون. دیمەنی چەند گەنجێکە کە لە هەمان ئەو شوێنەی چەند ڕۆژی ڕابردوو سێ ئەندامی یەک خانەوادە تیایدا خنکان مەلە دەکەن. گوێنەدان و پابەنەبوون با ڕێنماییەکانی بەرگری شارستانی لە شاری هەولێر وای کردووە لە سەرەتای ساڵەوە 13 کەس بەهۆی خنکانەوە گیان لەدەست بدات، زۆری نەشیان لە ئازەی گەورە بوونە. تاکو ئێستا لە سنووری پارێزگای هەولێر لە سەرەتای ساڵەوە 13 کەس خنکاون لە سنووری پارێزگاکەی ئێمە، زۆرترین ڕێژەشیان لە ئەزەی گەورە لە قەزای خەبات بووە. ئەو ئاوانەی کە لە سنووری ئێمە هەیە لە پارێزگای هەولێر شیاوی مەلەکردن نین. هەندێک هۆکار هەیە کەوا دەکات مەلەکردن تێدا قەدەغە بێت لەم ناوچانە، باش نەبێت مەلەی تێدا بکرێت ئەگەر مەلەزانیشبی، چونکە ئەم تەجروبەمانەیە کەسی مەلەزان زۆر باشیش خنکاوە لەو ئاوانە. تیژڕەوی ئاوەکە هۆکاری سەرەکیە، ساردی ئاوەکە کە دەبتە هۆی تەشەنوجات لەو کەسێک کە مەلە دەکا و گۆڕینووی ئاراستە و ڕێڕەوی ئاوەکە هۆکاری سەرەکیە بەهۆی ئەو کارگانێک کە کاری دەرهێنان و چەو و قم و چەگل دەکەن لەو سنوورە. قوولاییەکان لە هەندێک شوێن ئێزگار زۆر بووە، پێشتر تەنکاو بە ئێستا قوولایەکی زۆری هەیە. هاوڵاتیان و شایەت حاڵان و کەسوکاری قوربانیان باز لەوە دەکەن هەر کەس مەلەوانێکی زۆر باش نەبێت ناتوانێت لە ئەزەی گەورەدا مەلە بکات. نەبوونی شارەزایی لای هاوڵاتیانیش مەترسی جدی لەسەر ژیانیان دروست دەکات. ڕووداوەکە نیوەڕۆ بووە، هەندێک نانشتان حازر کردووە، ئەوێشان دەست سێبەرشتووە لێ بە سەعاو بووە چون لە خۆ نانی بخۆن. دیارە ڕووداوەکە دروست بووە بنیامین کە عمری 6 ساڵە کە تەناو ئاوێ بەختیاریش دەکە باوچتی ئەوش لۆی چووە، ئەوش خۆی پێ دەرناتە دیارە کچەکەش کچی برای بەختیار دەکە، ئەویش کچکا کەژاڵ ئەویش لۆیە چووە، ئەوش کە تەناو ئەویش عەلەساس بسی ئەوان دەربینی مامی و کوڕێ برای دەربینی. بڕک دووری وان بووم، ئەمنە لێ روکانە بووم کە کاتیوان هاتە ناو ئاوەکەی، بەس پاشانم لە پێشەواندا ڕۆیشتم. لە پێشەواندا ڕۆیشتم و جەماعەت گوتیانە و جەماعەت خانەوادەی هاتنێ روکانە خنکاینە. دەبی مەلەوانزانێکی زۆر تەواو یعنی 100% بی ئەگەر ناتوانێت لێرکانە لەبەر ئەوەی ئاوەکە سەیتر لە خۆت ناکە، ئاوەکە دەڕوا زۆر سورعەتەکەی بەقووەتە لەوەی نییە ئاوەکە ڕاوەستابی برەی بتوانی لەو وەرە بچیا و بەری ئاوەکە دەڕوا ڕۆشنی بەقووەتە نەگوری هاوەکە ڕاهات ڕاوەستاوی. بەپێی ئامارەکانی ناوەندی هاوبەشی هەماهەنگی قەیرانەکان لە وەزارەتی ناوەخۆی حکوومەتی هەرێم لە سەرەتای ئەم ساڵەوە تاکو و ڕۆژی دەی ئەم مانگە 61 کەس لە سنووری هەر چوار پارێزگاکەی هەرێمی کوردستان خنکاون، لەو ژمارەیەش 33 کەسیان لە سنووری پارێزگای هەولێر بوونە و 28یان لە پارێزگای دهۆک و 16یان لە پارێزگای سلێمانی بوونە، هەروەها لە پارێزگای هەڵەبجەش کەسێک خنکاوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، قەزای خەبات.